قوتابیانی عزیز لە ڤیدیۆی ئەم جارە دەینە سەر وانەی یەکەم ڕەجی دووجا لە بیرکاری پۆلینۆ بزانین لەوانەی یەکەم چۆن پرسیاری نیشتیمانی دێتەوە هەروەها کۆمەڵێک پرسیاری نیشتیمانی شکار دەکەین. لەوانەی یەکەم لە ڕەجی دووجا بە دوو جۆر شێواز پرسیارت لۆ دێتەوە. شێوازی یەکەم چییە؟ ڕەگەکەت ئەداتێ ئەڵێ دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو واتە داوای دوو ژمارەکە دەکا ڕەگەکەت ئەداتێ. شێوازی دووەم چ دەکا؟ دوو ژمارەکە دەداتێ داوا چ دەکا داوای ڕێگەکە دەکا بەم شێوازە. ئێستا گەر بێت و پرسیاری یەکەم شکارکەین ئەڵێ چە کام بڕبەهەکەی دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواوی دوو ژمارەکەی دایتە تو داوای چی کردیە داوای ڕێگەکەی کردیە دەڵێ کام لەم ڕێگانە دەکەوێتە نێوان ئەو دوو ژمارە تەواوە. ئەمە دێن چ دەکەین تەمەشاکە ئەو دوو ژمارەی کە دایتێت تو ئەڵێ دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواوی 11 و 12. هەدوو چ بکە ئەو 11 جارانی خۆیکەوە 11 جاران 11 دەکاتە چەند دەکاتە 121. 12 جاران 12 دەکاتە چەند دەکاتە 144. وەرە بزانە کام لەم ژمارانە دەکەوێتە نێوان 121 و 144. ئایا 170 دەکەوێتە نێوان 121 و 144 نەخێر. 150 دەکەوێتە نێوانیان نەخێر. 102 دەکەوێتە نێوانیان نەخێر. 131 دەکەوێتە نێوانیان بەڵێ کەواتە ئەی دەبیتە وەڵامی ڕاست. پرسیاری دووەممان ئەڵێ چە ژمارە ڕەجی 55 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواوی ڕێگەکەی دایتە تو داوای چ دەکا داوای دوو ژمارەکە دەکا. ئەم پرسیارە پار هاتیتەوە 2024 دێن چ دەکەین ئەتو چ بکە ئیش لەسەر هەڵبژارنەکان بکە ئەو جارەی لە هەڵبژارنی ئەی دەست پێ بکە پێنجەکەی جارانی خۆیکەوە 5 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 25. شەشەکەی جارانی خۆیکەوە 6 جاران 6 دەکاتە 36. ئایا 55 دەکەوێتە نێوان 25 و 36 نەخێر کەواتە نابێتە وەڵام. بی تاقیکەوە 7 جاران 7 دەکاتە چەند دەکاتە 49. 8 جاران 8 دەکاتە چەند دەکاتە 64. ئایا 55 دەکەوێتە نێوان 49 و 64 بەڵێ بەدڵنیایەوە کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. 30 و دیش تاقیکەوە نابێتە وەڵام. ئەو جارە دێنێ سەر پرسیاری سێممان ئەڵێت سەر ڕەجی 72 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو داوای دوو ژمارەکەی کردووە. تەمەشاکە تەمەشای پێشڕێگەکە چییە؟ موجەبە مادامیست نیشانێکنی کەواتە موجەبە وەرە چ بکات و ئەوەی لە وەڵامەکان سالبی تێدا ڕاستەوە خۆ تەرەکە ئێستاەوە سالبی تێدا ڕاستەوە خۆ تەرکمان کرد ئەیەکەی تاقی دەکەینەوە هەفتەکەی جارانی خۆیکەوە دیسان 7 جاران 7 دەکاتە چەند دەکاتە 49. 8 جاران 8 دەکاتە 64. ئایا 72 دەکەوێتە نێوان 49 و 64 نەخێر کەواتە نابێتە وەڵام. 30 تاقیکەوە 6 جاران 6 دەکاتە 36. 7 جاران 7 دەکاتە 49. 72 دەکەوێتە نێوانیان نەخێر وەرەدی تاقیکەوە 8 جاران 8 دەکاتە چەند دەکاتە 64. 9 جاران دەکاتە چەند دەکاتە 81. ئایا 72 دەکەوێتە نێوان 64 و 81 بەڵێ بەدڵنیایەوە کەواتە دی دەبێتە وەڵام. پرسیاری چوارەممان ئەڵێ چە سالب ڕەجی 52 دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو ئەم پرسیارە پار هاتبەوە لە نیشتیمانی وەرە چ بکە ئیش لەسەر هەڵبژارنەکان کە بامان شێواز سالوەکەی دانەوە چارەکەی جارانی خۆیکەوە دەکاتە چەند دەکاتە 16. سالوەکەی دانەوە پێنجەکەی جارانی خۆیکەوە دەکاتە 25. ئایا 52 دەکەوێتە نێوان سالب 16 و سالب 25 تەبعاً بە سالبەوە نەخێر نابیتە وەڵام. 20 تاقیکەوە نابیتە وەڵام. 30 تاقیکەوە نابیتە وەڵام دی دەبێتە وەڵام. سالبەکەی دادەینەوە 7 جاران 7 دەکاتە چەند دەکاتە 49. 8 جاران 8 دەکاتە چەند دەکاتە 64. سالبەکەی دانەوە ئایا 52 دەکەوێتە نێوانیان بەڵێ بەدڵنیایەوە کەواتە دی دەبێتە وەڵام. پرسیاری پێنجەممانەیە دەڵێ کام بەڕ دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواوی 7 و 8 دیسان هەفتەکەی جارانی خۆیکەوە دەکاتە 49. هەشتەکەی جارانی خۆیکەوە دەکاتە 64. 131 دەکەوێتە نێوانیان نەخێر. 72 دەکەوێتە نێوانیان نەخێر. 102 دەکەوێتە نێوانیان نەخێر. 55 دەکەوێتە نێوان 49 و 64 بەڵێ بەدڵنیایەوە کەواتە دی دەبێتە وەڵام هەموو